سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باسا چۆنە؟ ئەی ئافرین یاخوار باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئازانن بۆچی؟ بەر ئەوەی یەکەم جاری ئەمە گوندەکەی ئێوە و ژمارەیەکی زۆر مناڵی ئازیز لێرە بینم ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ ئەی باشە گوندی کانیسار سەر بە ناحیەی کوێیە؟ ئافرین ئەی ناحیەی سیتەک سەر بە پارێزگای کوێیە؟ هەر بژین یەک چەپڵێک قایم بۆ خۆتان مناڵەکان حەستا کراتون بۆ گوندەکەی ئێوە؟ زۆر باشە ئەی پێکەوە هەنێ قسەی خۆش بکەین و بەرنامەیەکی خۆش تۆمارکەین کەواتە ئەبێ بە ئاقڵی گوێم لێ بگرن هەر پرسیارێکم کرد ئێوەش وەڵامم بنەوە باشە؟ زۆر باشە شازادە چۆنی؟ باشم ئەی گیان کە جوانە شازادە تۆ لە قوتابخانەی؟ بەڵێ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو ئافرین شازادە تۆ حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ بۆچی حەزت لە قوتابخانەیە؟ بۆ وانەکان فێر بم ئافرین وانەکان فێرەبی فێری زانست و زانیاریە بی دوایی لە پاشە ڕۆژە ئەبی بە کەسێکی باش بۆ وڵاتەکەی خۆ وایە؟ بەڵێ باشە تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر ئەی ئافرین حەزت لە دکتۆری چییە دان؟ حەزەکەی ببی بە دکتۆری دان؟ دکتۆری دڵ ئەی ئافرین هەر بشی شازادە بەڵێ ئەی ئەزانی شتێکم پێشکەشکەی؟ بەڵێ دە شتێکم بۆ بڵێ ساڵی نومان پیرۆز بێ دەرچی پۆلی یەکەم وا لە پۆلی دووەم یەخوا پیرۆز بێرێمە خوێندنی ساڵی نومە من قوتابێکی وریام گوێڕایاڵی مامۆستا قوتابخانەم خۆش دەوێت چەند کاڵ چای دەسرەوێ بەر بژی قوتابخانە کەمەڵبەند و ژیانە هەر بژی ئافرین یە چەپڵێک قایمی بۆ لێبەر دەست خۆش کاشمە چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باشم ئافری کاشمە گیان تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو هەر بشی کاشمە بەڵێ گوندەکەی ئێوە لە زستانە ساردە یان گەرمە؟ ساردە مان ساردە وایە؟ بەڵێ بەفرەبارێ بارانە بارێ باشەوە ئەم ساڵ بەفرباری لێرە؟ بەڵێ ئەی سارد بوو؟ بەڵێ باشە کاشمە بەڵێ ئێمە ئەگەر لە وەرزی زستانە دار ببڕینەوە بۆ خۆ گەرمکردنەوە کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵەیە بۆ چونکە لە بەرەوەی گوندەکەمان ناشرینە بێ ئافرین گوندەکەمان ناشرینە بێ ئاو هەواکەمان ناخۆشە بێ سروشتەکەمان تێگە چێ وایە؟ هەر بشی کاشماگیان یەک چەپڵێک قایم بۆ کاشما
سیدرا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وڵا باشم هەر بژی سیدرا گیان سیدرای تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین سیدرا بەڵێ گوندەکەی ئێوە بەڵێ لە وەرزی بەهارە خەڵکیە بۆ سەیران و گەشت بەڵێ باشە ئەگەر کەسێکە بینی لەم ناوە خۆڵ و خاشاکی ڕێژ تۆ چی پێڵێ ئەڵم ئەوە کارێکی هەڵەیە دەبێت شتەکان کۆکەیتەوە بیخەیتە زڵدانەکەەوە ئافرین باشە پێم بڵێ بۆچی کارێکی هەڵێ ئەگەر خۆڵ و خاشاک لەم دەشتە فڕێبەی ئەگە ئەجینا دەشتەکەمان پیس دەبێت ئافرین دەشتەکە پیسە بێ سروشتەکەمان ناشرینە بێ دوایی هەمووی ئەبێ بە خۆڵ و پیسی وایە وایە هەر بژی سیدراجان سیدرا بەڵێ ئەی چیمان پێشکەشەکەی گۆرانی ئادێ بەخچە و کۆڵان و سەقام جێی هات و چۆ یاریگە وەک ماڵ و قوتەبخانە پاک و خاوێن دەسانوی ئەم سەردەمە ئەرکیشانی سەرجەمە هەرچین بینی کەوت بوو هەڵی ئەگرم خێراز و بێ برتۆ بۆڵ ئەی خەماتانەکەی خەڵ ئەمە ئەرکیشانمە سەقام دیوانمە بێگانەیە کا بۆ شار بۆ سەفەر و گەشت گوزەر شارەکەمانی بینی وا بە پاک و خاوێنی وێنەیەکی جوانی گر لە لای خۆشی هەڵیگر وتی ئەم وێنە جوانە شارێکی کوردستانە ئافرین هەر بژی سیدراجان یەک چەپڕەکانی بۆ لێبان دەست خۆش مەلیسا بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە باشە هەر بژی مەلیساجان مەلیسا بەڵێ تۆ لە پۆلی چەنی زوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین مەلیسا بەڵێ وەکو سیدرای هاوڕێ وتی باسی پاک و خاوێنی کرد وایە بەڵێ باشە ئەی تۆ حەزت لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر لە پۆلەکەتانە بینی و کلێنسێکەوت بوو یا زەرفێکەوت بوو تۆ چیەکەی من دەبێ هەڵ بگرم ئەبێ بیخەم لە ناو تەڵەنکەی خۆڵە ئافرین باشە ئێوە لەگەڵ مامۆساکان و کارگوزارە بەڕێزەکانە پۆلەکەی خۆتان پاکەکەنەوە بەڵێ باشە بۆچی ئەبێ ئێمە پاکیکەینەوە بۆی پۆلەکەمان ناشین نەبێ ئافرین بۆ ئەوەی پۆلەکەمان پیس نەبێ بۆ ئەوی پۆلەکەمان ناشرین نەبێ دواتریش کارگوزارە بەڕێزەکە و مامۆساکان ئەو کاتە مادوو نابن بەدەستمانەوە وایە هەر بژی یەک چەپڵەکان بۆ مەلیسا پارسا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش خزمان چۆنن هەمووی باشن هەرەوەڵا ئەی یاخوا هەمووی باش بن پارسا بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئەی ئافرین پارسا بەڵێ لە گوندەکەی ئێوە لەم دەوروبەر و دەشت و سروشتە جوانەیە بەڵێ ئاژەڵی کێوی لێیە بەڵێ چی لێیە گورگ ئەی اینجا ڕێوی هەیە ڕێوی ئەی سمۆرە وڵای چەقاو چەقاڵ وڵای باشە پارسا بەڵێ ئێمە ئەبێ بین ئەم ئاژەڵە کێویانە ڕاو بکەین و بیان کوژین نەخێر بۆ لەبەرەوەی ئەگە ئێمە ئاژەڵ بکوژین سروشتەکەمان تێگەچێ بەڵێ وایە بەڵێ. هاوسەنگی زەوی لە دەست ئەدرێ دواتر گورگ کەمە بێتەوە ڕەنگە ئاژەڵی تر زۆر بێگەر گورگ کوژین ئەوانیش گوناحن مافی ژیانیان هەیە وایە بەڵێ هەر بژی پارساکیان پارسا بەڵێ پێ خۆش بواتم بۆ گوندەکەتان بەڵێ زۆر باشە یاک چەپڵەکان بۆ پارسا هێفار بەڵێ چۆنی ئەحواڵە چۆنە وڵا باش زۆر باشیان کەم زۆر ئافرین هێفار بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هێفار بە پرسیارێ لە تۆ بکەم تۆ شەوا سەعات چەند نەخێم نۆ سەعات نۆ ئەی ئافرین باشە ئەو مناڵانەی کە قوتابخانەیانەیە و شەوا سەعات دوازە یەک ئەو ناوە ئەخەون کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵێ بۆ لەبەرەوەی درەنگی بۆ قوتابخانە وایە درەنگ خەبەریانە بێتەوە درەنگیان بۆ قوتابخانە دوایش لە قوتابخانە مێشکیان ئێوانەکان وەرناگرێ وایە بەڵێ بۆیە ئەبێ مناڵان شەوا زوو بخەون لەبەر ئەوەی بەیانیان سووەستنەوە وایە بەڵێ هەر بشی یەک چەپڕەکای بۆ هێفار هارون بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە وڵا باش هەر بشی هارون جان هارون بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکرێ فەلاحەت
بەڵێ چیەکەن چی ئەڕوێنن ماس هی مێوشت مێو ئەیگەن مونۆک و خەیار و تەماتە و کولەکە و ئەو شتانە ئەوانە شڕێن ئەوانەش ئەڕوێنن بەڵێ باشە ئەبێ خەڵکی تێکان بڵێن ئیتر ئێمە پاق لەو گەنم و نیسک و نۆک و ئەو شتانە ناڕوێنین کارێکی ڕاستە ئەگەر نەیڕوێنن کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە لەبەر ئەوەی کە ژیانی خەڵک پەیوەستە بە ڕواندنی دانەوێڵەوە ئەبێ خەڵکی کوردەکان هەمیشە کشت و کاڵ بکەن بۆ ئەوەی هەموو خەڵک بژین وایە وایە هەر بژی هارون بەڵێ گۆرانیەکەم بۆڵێ بەڵێ ئادێ پاک خۆیانی ژینگە پاک خۆیانی ژینگەڵی هەمانگی گێرێگا کارێکا پڕ پیرۆزی ئێمەیە بۆ دڵسۆزی بیرەوە دەبێ هەموو بەشدارێت چالاک و دەست بەکار بێت هەر کەسە لە ئاسی خۆی بە پرسێکی باش ببووی ئەی ئافرین یەک چەپڕێقامی بۆ لێبان هەر بژی دەست خۆش دیە بەڵێ جوانی باشم ئەیکە جوانە وابزانم تۆ لە هەمویان بچووتری وایە وایە نەشتوتەتە قوتابخانە نەخێت حەزەکەی زوو گەورە بیت و بچیتە قوتابخانە بەڵێ باش کەواتە ئەبێ نان بخۆی ئەبێ میوە بخۆی نابێ یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد و ئەم شانە بکەی ئەبێ سەیری ماوەی مناڵانی کورساتکەی ئەبێ بۆ خۆ سەیری فلم کارتۆنکەی تۆ نابێ یاری بەو شتانە بکەی کە هی تۆ نییە باشە باشە دیە بەڵێ ئەی باشە فێری گۆرانی و شت بووی بەڵێ ئادی گۆرانیکی خۆشم بۆ شارەکەم مسلەیمانی تۆ پێشەنگی شارانی بۆکی زاناو ژیرانی دەستی دیاری بابانی سلەیمانی گەلێکجان شاخ و کێوی ڕەنگینە ناوی گەلەیەکی دینە شای ڕۆژی مینانە مەڵبەندی شاعیرانە ئافرین دیە بەڵێ ئەمە کێ فێری کردی لە تاقخانە ئافرین هاوڕێوەیە لە قوتابخانە بەڵێ باشە ساڵێکی ترکە چوویتە قوتابخانە ئەبێت لەگەڵ ئەوانە هاتوو چۆ بکەی باشە باش یا چەپڵەکەین بۆ دیەکیان سان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە نە باش یاخوار باش بی سان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ ئافرین لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەکی زۆرە حەز لە قوتابخانەیە بەڵێ حەزت لە چوانەیەکە زۆر وەرزش ئینگلیزی کوردی هونەر کامیان وەرزش وەرزشە زانی بەڵێ حەزت لە دوو گۆڵیە بەڵێ حەزت لە تۆپێنە بەڵێ ئافری ئەبێ کاتێکە یاری ئەەکەی لەگەڵ مناڵەکانی ترا لە جێگایەکی یاریکەی کە دوور بێت لە ئۆتۆمبیل واتە لەسەر شەقامەکان یاری نەکەی ئەبێ کە یاریش تا کرد ئاگاتان لە خۆتان بێ بۆی نەکەون و برینار نەبن باشە باش ئافرین سان بەڵێ گۆرانیە زانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ مادەیە کاودێمە ناو پۆلیشدا پێمە زۆر دیایە بشووکە ئەمجی دەوێ سکسووکە پێمان دەرێ هوریابن لە زۆر ئازابن هەجارە و بە بابەتێ جوان فێرمانەکە بیتە بەلاشەشان پشووکە هێندەکارە و ساپووکە سپاس بۆ تۆ هاودەژان خۆشمان دەوێت وەک شەومە ئەی ئافری کاکە سانجان یەک سەپڕی خامی بۆ لێبان ئارۆ بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە بەڵا باسە زۆر باشییان کەم زۆر باشی ئارۆ تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەکی ئافری ئارۆ بەڵێ مناڵ ئەبێ لەگەڵ هاوڕێکانیان شەڕکە نەخێر بۆچی کارێکی هەڵەیە یان ڕاستە هەڵێ کارێکی هەڵەیە ئێمە پێویستە یەکتریمان خۆش بوێ یان ڕقمان لە یەکتری بێ پێویستە یەکتریمان خۆش بێ ئافرین پێویستە یەکتریمان خۆش بوێ نابێ شەڕکەین لەگەڵ یەکە ئەبێ هەمیشە هاوکاری یەکتریکەین ئەبێ ئەگەر زانیمان هاوڕێکمان نەخۆشە ئێمە بچین بۆ ماڵەوە سەردانی کەین ئەو وانانەی کە خوێندومانە و ئەو نەی زانیوە ئەبێ ئێمە هاوکاریکەین بۆی ئەویش فێری وانەکان بێ باشە ئافرین ئارۆ بەڵێ ئەی تۆ گۆرانیە زانی بەڵێ ئادی تۆش گۆرانێکم بۆ نینۆکردن زۆر باسایی سای مناڵی پاکایی نینۆکی پیسبێ دایمە نەخۆس و سیسا بیکانی نۆک بیکانی نەگوار کات بێرە میکرۆ ئافرین ئەی تۆ نینۆکەکەی
بەڵێ ئەی دەسە شوۆی بەڵێ باشە ئەبێ ئێمە کە دەسمان لە دەستکی دەرگاکەیە یان دەسمان لە دیواریە یان دەسمان لە قەڵەمەکەیە یەکسەر نانەکەمان بخۆین نەخێر ئەبێ بڵۆی دەسێ بسۆی ئەبێ بڕۆی دەسەکانمان بشۆین ئەنجا نان بخۆین وایە هەر بژی یەک چەپڕێکایم بۆ کاکە ئارۆ دەستخۆش ئێمە هاوڕێیەکمان هەیە لێرە زۆر خۆشەویستی ناو هەمومانە وایە ئەزانێت کێیە ئەناهید ئەناهید جۆنی باشی ئەناهید هاوڕێیان وابزانم ئەناهید بە ئەسڵ خەڵکی کوێیە خەڵکی کوێی ئەناهید بەغا ئەناهید خەڵکی بەغدادی هاوڕێیان ئێوە ئەناهیدتان خۆشەوێ باشە ئەبێ ئێمە بڵین هاوڕێتی ناکەین لەبەرەوەی ئەو کوردی نازانێ ئەو عەرەبە ئەفەرین کەواتە ئێوە ئەبێ ڕێز لە یەکتری بگرن ئەبێ ڕێز لە ئەناهیدیش بگرن ئەبێ خۆشتان بیە و هیچ جیاوازێکی نەکەن وایە یەک چەپڵێکایم بۆ نەیت ماردین چۆنی ئەحواڵە چۆنە ئەی ئەخوار باش بی ماردین تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەی ئافرین هەر بشی ماردین بەڵێ ئێوە لە پشووی هاوینە لەگەڵ هاوڕێکانتانە چی یاریەک زۆرەکەن چیەکەن خۆتان بە چیەوە مەشغوڵەکەن بە یاریشتی پاسکیل و تۆپ و شت یاری پاسکیل تۆپ چیتر مەلەو مەلە شەزانی بەڵێ باشە چۆن فێر بووی چێ فێری کردی هەر لە خۆتەوە فێر بووی نە ماردین ئەبێ ئێمە ئەگەر مەلە نەزانین بچینە ناو ئاو مەلە بکەین نە بۆچی ئەخینکەین ئەخنچێن کەواتە ئێمە ئەگەر مەلەمان نەزانی پێویست ناکات بچینە ئاوە وەکو ئەو کەسانی کە مەلە ئەزانن بۆیە پێویستە خۆمان فێرکەین ئەنجا مەلە بکەین وایە هەر بشی ماردین یەک چەپڵێکامی بۆ لێبەر باکۆ بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە بەڵا باش ئەی خوار باشی باکۆ بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی یەک لە پۆلی یەک بەڵێ ئەی ئافرین باکۆ بەڵێ باشە لە گوندەکەی ئێوەیە ئاژەڵداریەکەن بەڵێ مەڕوو مانگا و ئەو شتانە بەخێوەکەن بەڵێ باشە ئەزانی سوودەکانی مانگا چییە؟ مانگا چ سوودێکی هەیە؟ شیر گۆشت گۆشتەکەی ئافرین باشە پێم بڵێ تۆ شیرە خۆی؟ بەڵێ ئافرین زۆر گرنگە بۆ مناڵان شیر بخۆن خواردن بخۆن میوە بخۆن ئەزانی بۆ لەبەرەوەی ماسوولکەکانتان بەهێزە بێ ئەگەر ئێوە بخۆن ئەو کاتە ئەتوانن لە قوتابخانە بە باشی کوێ لەوانەکانتان بگرێن لەوانەکان نیشتانە هەمووی سەرکەوتوو بن باشە باکۆ گیان بەڵێ هەر بشی یەک چەپڕێکای بۆ باکۆ ئاریاس بەڵێ چۆنی باش باشی هەر بشی ئاریاسیان ئاریاس بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ هەر بشی ئاریاس بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە هەتا 12 سانایی هەتا 12 ئەی ئافرین زۆر باشە باشە پێم بڵێ لە گوندەکەی ئێوە بەس مناڵانی گوندیکانی سارد لە قوتابخانەکە خوێنن ئەی ئانی تریشن هیچ چ گوندێک و چ گوندێک هی ئەو گوندانەی تر جۆ کوێن مامسا گورگێر هەرمن ئەحماوە زۆر باشە باشە ئاریاس بەڵێ ئێمە ئەبێ بڵێن نابێ مناڵانی ئەم گوندانەی تر بێن لە قوتابخانەکەی ئێمە بخوێنن نەخێر نابێ لەبەرەوەی قوتابخانەکە هی هەمومانە پێویستە ئێمە هەر کەسێک هاتە قوتابخانەکەمان بۆ خوێندن ئێمە ڕێزی لێ بگرین و هاوڕێتی بکەین وایە وایە یەک چەپڵێکایم بۆ ئاریاس ئاریان چۆنی دەنگ و باسە چۆنە ئایونە هەر بشی ئاریان جان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەندی سێ لە پۆلی سێ لە پۆلی سێ یا پێنج سێ ئافرین هەر بشی باشە پێم بڵێ تۆ حەز لە کتێب خوێندنەوەیە بەڵێ باشە مناڵ
کتێب بخوێنێتەوە باشترە یان یاری بە مۆبایل و ئەو شتانە بکە تێبخوێنێتەوە بۆچی لەبەرەوەی سوودی هەیە بەر ئەوەی سوودی هەیە باشە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆ هێناون بە دیاری ناوی گۆڤاری پەپولەیە بەو هیوایە بکە هەمووتان بیخوێنەوە سوودی لێ ببینن گۆڤاری پەپولە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیەک چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە پرسیاری تایە گۆشەی یەکترنیازینی هاوڕێکانیشی تایە بیخوێنەرەوە دواتر بشیە بۆ هاوڕێیانە و کە ناخوێندوێتەوە باوانی سوودی لێ ببینن باشە هەر بشی یەک چەپڕێکای بۆ ئاریان کاروان بەڵێ چۆنی باش باشی کاروان گیان بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ ئافرین باشە کاروان تۆ هاوکاری خێزانەکەوەکەی لە کاروباری ناوماڵە بەڵێ باشە کە ئەڕۆیتەوە پۆشاکەکانە چی لێکەی لە شوێنێکی دایانەکەم قەدیانەکەم لە شوێنێک تاوەکو بڵاو نەبنەوە و ژۆکە بێتکە و دایکشم زەحمەت نەکەش ئافرین باشە ئەبێ مناڵ کە ڕۆیشتە ماڵەوە یەکسەر جلەکانی فڕەیە گۆرە یەکەی لە ژوورەوە فڕەیە پێڵاوەکانی هەریەکە و لەلایەک فڕەیە نەخێر بۆچی لەبەرەوەی ئەوە دایک عەزازا و دایک عەزەداوە کارێکی هەڵەشە ئافرین کەواتە تۆ بەباشی هاوکاری خێزانەکەوەکی وایە بەڵێ هەر بشی کاروانجان کاروان بەڵێ ئەی شتێکمان پێشکەش ناکەی گۆرانیە گۆراوەیە مەتەڵەیە مەتەڵێک ئەدی دوو کابران وەرزشەکەن یە. سینویانە بێ ئەسنە دوکانێک لەوێ داوای شەربەتێکەکەن ئێ لەوێ یەکێکیان 6 پەرداخەوەێتەوە یەکێکیان دانێکە خواتەوە یەکێکیان ئەمرێەوەی کە زیندویە ئێ ئەو بۆچی ئەوەی هەردوو پەرداخەکە ژەهریتیا بە بۆچی ئەوەی تر نامرێ لەبەرەوەی ئەو نەی خواردوێتەوە بەخێ خواردێتەوە خواردوشێتەوە ئەی بۆچی من بیڵم لەبەرەوەی شەربەتەکە سۆڵی تا بە ژەهرەکە لەمە سۆڵەکە بە ئەوەی درەنگ خواردێتەوە سۆڵەکە تواوەتەوە ئەوەی خێرا خواردێتەوە نێشت و سۆڵەکە بتێتەوە ئەی ئافرین کەواتە وەزانیاریەکی باشیش بوو وایە بەڵێ زۆر باشە چەپڵێکی قایم بۆ کاروانجیان هەر بژی یوسف بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە بەڵا باشم هەر بژی یوسف گیان یوسف بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین یوسف بەڵێ تۆ ئاژەڵە خۆشەوێ بەڵێ چه ئاژەڵێکی زۆر خۆشەوێ پشیلە پشیلە باشە لە وەرزی هاوینا ئەو کەمە بێتەوە یان زۆرە بێت کەمە بێتەوە کەمە بێتەوە وایە بەڵێ تۆ هاوکاری ئاژەڵ و باڵندەکانەکەی لە وەرزی هاوینا بەڵێ باشە ئەی بۆچی لە سەربانی ماڵەکەتان یان لە بەردەرگاکەتان یان لە سەر دیوارەکان سەتڵە ئاودانانی بۆ ئەوەی ئەو ئاژەڵە کێویانە وەکو تۆلەکە و کۆتر و پشی لەو ئەو شتانە لێ بخۆنەوە بەڵێ واکەی بەڵێ زۆر باشە کەواتە تۆ مناڵێکی زۆر گوێڕایەڵی مناڵێکی زۆر عاقڵی دڵنیام هاوڕێکانیشە هەر وەکو تۆن وای کاکە یوسف بەڵێ زۆر باشە چەپڵێکی قای بۆ یوسف مناڵەکان زانن من خەریکە بێتاقەتە بم بڵێن بۆ لەبەرەوەی ماوەی بەرنامەکەمان تەواو بوو منیش زۆر دڵخۆش بووم کە ئەمڕۆ لەگەڵێوەیە بووم لەبەرەوەی زانیاری باشم وەرگرت لەبەرەوەی گفتوگۆی خۆشمان کرد گۆرانی خۆشیشتان بۆ مەزانی من لێرەیە کۆتایی بە بەرنامەکەمێنم هەتا بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم خوا حافیز خواتان لەگەڵ